کنفرانسێکی نێودەوڵەتی لەبارەی جینۆسایدی کوردانی ئێزدی بەڕێوە دەچێت. لە کۆنفرانسەکەدا دەیان کەسایەتی جیهانی ئەوانەی کە تایبەت کار لەسەر بە جینۆساید ناساندن دەکەن ئامادەبوونیان هەبوو تا لە نزیکەوە گوێ بۆ قوربانیان و شاهید حاڵەکان بگرن و بەڵگەنامەکانیان وەدەستکەوێت و زانیاری و وردەکاری زیاتر لەبارەی ئەو کۆمەڵ کوژیە وەربگرن. گەلێک میهوانێت قەدرگران و میهوانێت پسپۆر ئەو حاضر بووینە شاهد حاڵ هەینە ئەوە هەمی دێبنە بەڵگە و دێبنە کتێب ئەم دبێژن هەفتی و سێ فەرمانە بەسەرێمە هاتیە بەس چونکە نەهاتیە تەوسیقکردن نەهاتیە نویساندن بەس مەگۆ لێ بوویە بەڵام ئەف جینۆسایدەدا هەتا بیرە دنیای بمینێتن کە چ بسەرێ ئێزدیا هاتیە نەژبەر تشتێکی بەسش بەرکە ئۆڵێ وانی مختلفە کە ژبەردینێ وانی مختلفە وەساب سەرێمەکردن ئەوە تشتێکی گەلێکی گرنگە و ئەوەژی بەڵگەیە بۆ محکەمە دووەلی کە سبا تەسبیت کرد کە ئەوە جینۆسایدە دژی ئێزدیا چ نیگەرانیەکی زۆر لای کاربەدەستان و خەڵکی سڤیلی ئێزدی بەگشتی بەرامبەر بە هەڵویستەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی دروست بووە چونکە وەک خۆیان دەڵێن زیاتر لە 6,000 کوردی ئێزدی لە کچ و ژن و منداڵ ڕفێنران و زیاتر لە 2,000 خەڵکی سڤیلیش کوژران و نزیک بە 3,000 منداڵیش بێدایک و باوک کران و تەقاندنەوەی 7 شوێنی ئاینی ئێزدیەکان و دۆزینەوەی 60 گۆڕی بە کۆماڵ و چەندین تاوانی تر ئایا بەشی ئەوە ناکات کەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەو ڕووداوە بە جینۆساید بناسێنرێت؟ ڕاستی ئەوە پرسیارێکی گەلێکە گرنگە بۆم چکو ڕۆژانە ئەزی بەردەوام گەل ئێش و ئازارێتوانم ئەس بێژم گەلک کار دەبێتەکردن نەکەوە هەندەیە هەما ئەمە هێلان و عیلاج بوون و تاهیل بوون ئەوە ئێش و ئازارێکە درێژە یا وەختێکی درێژ دەوێت بەردەوامی دەوێت گەشەکردنە پرۆگرامە دەوێت هەفگەهاندنا خەڵکێ دەوێت دوی پرۆسەیدا دەکو بشێن ڕاستیژی ئەوێ ئێش و ئازاراوان کێم بکەن دەهان ساڵێک دیژی هێشتا ئەف ئێش و ئازارە دەبین چونکو ئەو دیتین ڕاستیژی نەزەمیرە این مرۆڤایەتیە نە عەقڵێ مرۆڤایەتیە تەسەووێت کرد ئەوە بسەریوان هاتی. بەشێک لە قوربانیانی تاوانەکانی داعش دەڵێن دەیان کۆڕۆکۆبوونەوە و سمینار و کۆنفرانس ناتوانن لە ئێش و ئازاری ئەوان کەم بکەن ئەو ئێش و ئازارانەی کە داعش بەسەر خەڵکی سڤیلی هێناوە بەڵام کاربەدەستانی یەکێک لەو کۆنفرانسانەی کە لەم هۆتێلە بەڕێوە چوو دەڵێت پێویستە لە هەموو شوێنێک و لە هەموو کات و ساتێکدا باسی ئەو تاوانانە بکرێت کە داعش بەسەر خەڵکی سڤیلی هێناوە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.